دوای ڕووداوی کوشتنی دوو مامۆستاکەی زانکۆی سڵاحەدین لە 28 حوزەیرانی ساڵی 2022ەوە کوشتنی 4 ئەندامی یەک خێرزان لە شەوی پێنجشەمەدا لەلایەن زاواکەیانەوە بە قورسترین ڕووداوی کوشتن لە شاری هەولێردا دەنرێت. لە ناوەڕاستی ساڵی 2022 لە دوای کوشتنی دوو مامۆستاکەی زانکۆ لەلایەن قوتابیەکەیەوە بڕیاری دەست بە سەرداگرتنی چەکی بێمۆڵەت درا، بەڵام لەو ڕووداوە نوێیە و چەندین ڕووداوی دیکەش کە تەنها ژمارەی قوربانیەکان کەمتر بوون دەردەکەوێت بڕیارەکە کوشتاری ڕانەگرتووە. دیسان لێرە هەمومان ئەوە تاکید دەکەینەوە یەکێک لە هۆکارەکان و پاڵنەرەکان کەوا کەسێک دەستی بچێتە خوێنی کۆمەڵێک کەس و ئەم کۆمەڵکوژیە بکاتن جێبەجێنەکردنی یاساکانە بە تایبەتی یاساکانی بەرزەفتکردنی چەککە نابێت لە دەستی خەڵکدا بێت دەبێت لە دەستی دەوڵەت و حکوومەتدا بێت تاوەکو ئەم یاسایە بە تاواتی جێبەجێ نەکرێت چەک لە دەستی خەڵک نەسەندرێتەوە تا یاسای بەکارهێنانی چەک لەلایەن هاوڵاتیانەوە بەبێ جیاوازی بەسەر هەموواندا جێبەجێ نەکرێت ئەم تراژیدیایی دەیبینین چەند جاری تریش دووبارە دەبێتەوە کە بە هیوام دووبارە نەبێتەوە. سەبارەت بە ڕووداوەکەی شەوی پێنجشەممە کە وەک لە ڕاگەیەندراوی بەڕێبەرایەتی ئاسایشدا هاتووە پەیوەندی با کێشەی کۆمەڵایەتیەوەیە. پارێزەرێکی یاسایی پێی وایە یاسای باری کەسیەتی ژمارە 15 ساڵی 2008 پەرلەمانی کوردستان زیانێکی کۆمەڵایەتی یەکجار گەورەیە. ئەو تعدیلاتێک کە لە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2008 کرا لە تعدیلاتی ژمارە 15 زەرەرێکی کۆمەڵایەتی یەکجار گەورەشە. یعنی با بڵێن لە هەرێمی کوردستان ئێستا ئەو ڕێگریکردنە سەری کێشایە لە کۆمەڵک مەسائلی کۆمەڵایەتی گەورەتر. بۆ نمونە ئەو بربەڕەڵایی ئێستا لە کوردستان هەیە هەمووی پەیوەندی بە قانونی هەموو ئەو تعدیلاتەوە هەیە. یعنی هەتا خودی ئەو پرسەیە کە ئێستا ئەمە تێدا بەشداریمان کردیە بە پێی زانیاریەکانی من یعنی هەر پەیوەندی بۆ تعدیلاتەوە هەیە، یعنی پەیوەندی بە هینا کێشەی کۆمەڵایەتی ئەو شتانەوە هەیە. جگە لە بوونی چەک بەگشتی لە دەستی هاوڵاتیاندا بە تایبەتیش چەشی بێمۆڵەت هۆکارەکانی کوشتن و خۆکوشتن زۆر دەکەن. چەند ساڵێکە بەهۆی بێخەمی دەسەڵات لە ژیانی خەڵک خراپی دۆخی دارایش بۆتە سەرباری هۆکارەکانی دیکەی ڕووداوە ترسناک و خەمناکەکان، بەڵام دەسەڵات تەنها لە دوای یەک هۆکار دەگەڕێت تا ئێستاش ڕوون نییە ئەو هۆکارەی بە تەواوەتی بنبڕ کرد بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.